بڵێ ئازیزان لە بەشی دومی بەرنامەکەمانە باس لەوەکەین کە چۆن بتوانین ببینە خاوەن کاری خۆمان یاخود گەنجێک تازە تەخەڕوجی کردووە ببێەوەی کە هەلی دامەزراندنی هەبێ یاخود لە ناو کردی تایبەتە بتوانێت کارێکی دەست بکەوێ و ناچار بێت خۆی کارێ بخۆی بدۆزێتەوە مامۆستا یاخود حەزی بەوە بێت یا بیرۆکەیەکی هەبێت کە بیکاتە سەر عەرزی واقع و بیکا بە پرۆژەیەک و بیکا بە کاری تایبەتی خۆی بزانێکین ئەو ڕێگایانە کامانن کە کەسێک ئەتوانێت بێتە خاوەنی کاری خۆی بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک لوقمان هەریری ڕاهێنەری نێودەوڵەتی و ڕاوێژکاری بزنسیمان کردووە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک لوقمان سڵاوی خوای گەورەت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونە مەمنون بۆ کاتی کە بێمەوە بەخشیوە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورە لە پێیام و لە بینەرانی پێیام و لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش. زۆر باشە کاک لوقمان بە پرسیارەکەت ئەتوانن ببن بە خاوەنی کاری خۆیان ئایا پێویستە هەموو کەسێک خاوەنی کاری خۆی بێ؟ بەڵێ تەبان خوای گەورە کە مرۆڤی دروست کردووە ئێمەی دروست کردووە بەڕاستی ئێمە کۆشش بکەین و هەوڵدەین کەوا زەوی ئاوەدانکەینەوە تەمان زەوی ئاوەدانکردنەوەش بە کارکردن و گرنجیدان بە خۆمان بەوەی کار بتوانین لە مەجارێکە خۆمان بدۆزینەوە و خزمەت بە خۆمان و بە مرۆڤایەتی بکەین کە لە نێو ئەو زەویە پێکەوە هەماهەنگی و هاو بەشین. بەڕاستی من سەرەتا دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم ئەویش کە باس لە دۆزینەوەی کاری تاک دەکرێت کە کەسێک بیاوێت ببێتە خاوەن بزنسی خۆی زۆر گرینگە ئێمە بزانین ئایا چۆن ئەو کەسە دەتوانێت بوێتە خاوەن کاری خۆی یان خاوەن بزنسی خۆی و ئەو پاڵنەرانە چین کەوا وا دەکات ئەم کەسا ببێتە خاوەن کار و پیشەی خۆی. دیارە دەبێت هەماهەنگ لەگەڵ هەم حکوومەت و هەم ئەو کەسێکەوە دەیەوێت بێتە خاوەن پیشە و بزنسی خۆی دەبێت هەماهەنگ بن لەگەڵ یەک. ئێستا گەر سەیری بکەین لە هەرێمی کوردستان نزیکەی 35 زانکۆمان هەیە و ساڵانە نزیکەی 24,000 کەس ئامادە دەکەن بەوەی کە دەرفەتی کاریان بۆ بڕەخسێت لە بوونی 30,000 زیاتر لە 30,000 کۆمپانیا کە لە هەرێمی کوردستان کارەکەن. یعنی نەتوێنراوە بەڕاست نەتواندراوەکەوە دەرفەتی کار بۆ ئەمانە بڕەخسێت. بەڵام مانای ئەوەش نییە کە ئەگەر حکوومەت نەیتوانێت دەرفەتی کار بۆ ئەم کەسانە بڕەخسێنێت ئەم کەسە دەبێ بوەستێ و چاوەڕێی حکوومەت بکات. نەخێر ئێمە بەڕاستی دەبێت وەکو هەر تاکێک دەبێت بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین ئەو کارەی کە لەگەڵ حەز و توانای ئێمە دەگونجێت لەگەڵ بڕوانامە و هەڵومەرجی من دەگونجێت من بیدۆزمەوە و ئیشی لەسەر بکەم. جا ئەوانە هۆکاری زۆر هەن بۆی کەوا بمانەوە ببینە خاوەن کاری خۆمان ئەتوانین ئێستاگەر لە مەجای پرسیارەکە بڕۆینەوەردەکاریەوە چونە سەر بابەتەکەی بەر لەوەی بچین ناوردەکە باس لەوە کرد ساڵانە 20,000 لە زانکۆکان کادێری یان لە کۆمەلگا بەرهەمی هێنرێ بۆی بتوانرێت کار بکە. بەس ماوە ساڵخوایان بەڕاستی مێ وەڵای من پرسیاوەرگمەوە ینی زۆر ڕاشکا بووم لەگەڵت با بچینەوە بازارە بگەڕین ئەوەی کە زانکۆی تەواو کردو یا بڕوانامەی بەرسە شاگردی ئەوەیە کە نەخوێنەوارە ینی زانکۆ فێری کارمان ناکە ینی ئیلا دوایەوە یەگەر لە کەرتی حکومی دەرفەتی کارمان نەبوو ئیلا بە بچینەوە وەلای نەخوێنەوارە ینی حرمەتەن لە ناو کەوانەیە کە مەبەستم نەخوێنەوار بە بڕوانامەی ناوەندی ئەکادیمی بۆی کار بکەینەوە ینی زۆر کەم دەرچووی زانکۆ زۆر کەم بەراورد بۆ ڕێژە زۆرەی هەمانە ئەتوانێ سوود لە تواناکانی یان لە بڕوانامەکەی وەربگرێ و دەرفەتی کاری هەبێ یان ئەتوانم بڵێ ئەوەندەی ئەزمون لە کوردستان ڕۆڵی هەیە توانێ کادێرێکی کار پێ بگەێنێ زانکۆکان پێمان ناگەێنن. بەڵێ تەبان ئێمە هەموو کاتێک بەڕاستی ئەو مەراکیزانێک کە ئینسان پێگەین وەکو زانکۆەکان ئەمانە بەڕاستی دەبێ وەکو خۆی ڕێز لێ بگرین و کە گرینگە ئێمە هەموو کاتێک ئەو شوێنانە ئەگەر لە ئێستاوە گرنگی پێنادرێ بەڵام لە خودی خۆیان خوێندن و شەهادە و بڕوانامە زۆر شتێکی گرینگە بۆ هەر تاکێک ئەوە یەک. دوو لەسەر پرسیاری جەنابەت کە پرسیارت کرد من لەگەڵ جەنابتم لێرەوە ئێمە چۆن ئەتوانین وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە.
یەک هەر کەسێکەوە خوێندەوار بوو ئەمە کافی نییە بۆی کەوا تۆ بویە خاوەن پیشە و بزنسی خۆت. ئەگەر لە پاش 2000ەکان ئەو هەڵومەرجە و ئەو گۆڕانکاریەی لە جیهان و بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕووی داوە، ئەو هەموو قەیرانی کە ڕووی داوە، ئەوە پێمان دەڵێت بە میکانیزمی پێشتر و وەسائلی پێشتر ئێمە ناتوانین ببینە خاوەن کاری خۆمان، کەواتە کارەکان ورتر بووینەوە، مەسائلەکان ورتر بووینەوە، دەبێت ئێمە ئیش لەسەر ئەو شێواز و ئەبدێتە نوێیانە بکەین کە ئێستا لە سەردەمی ئێمەدا هەن. هەر کەسێک بیەوێت بەڕاستی گەشە بە پیشە و ئیشی خۆی بدا ببێتە خاوەن ئیشی خۆی، پێویست دەکات سەرەتا گەشە بە خۆی بدات، سەرەتا سەرمایە گوزاری لەسەر خۆی بکات. ئایا تۆ بەر لە هەموو شتێک زۆری کەسایەتی خۆت دۆزیوەتەوە، تۆ حەز و خولیای خۆت لەگەڵ چ کارێک دەگونجێت؟ ئایا تۆ توانیوتە بازاڕی ئامانجی خۆت بدۆزیەوە؟ ئایا تۆ بەتەمای بەنیازی لە چ پرۆژێکە کار بکەی لەگە حەزی خۆت بگونجێەوە وە بەرهەمشت پێ ببەخشێت؟ ئێمە بەڕاستی پێویست دەکات ئیش لەسەر خاڵە لاوازوو بەهێزەکانی خۆمان بکەین وەکو تاک و دەرفەت و کۆسپەکان بۆی کەوا بتوانین ئەو کار و پیشەی کە بەنیازی لە داهاتوو ببینە خاوەنی، ئەمڕۆ دەبێ بەڕاستی ئیش لەسەر خۆت بکەیت بۆی کەوا خۆت حازر بکەیت بۆ ئەو کار و پیشەی کە دێتە پێشت. زۆر باشە ئەمە ساڵقمان کەواتە ئەساگەر گەنجێک لێرەوە بینەری ئەم بەرنامەیە بێت فکرێکی هەبێ بیرۆکەیەکی هەیە بخاتە سەرنجی واقع بکاتە بزنسێک و کاری تێدا بکە، ئایا چۆن بواری بزنسەکەی یاخود بواری کارەکەی دیاری بکە؟ باسیەوە کرد کە ئێستا تایبەتمەندی پسپۆرەکان مرد بوونەوە، چۆن کەسێک بوارێکی تایبەت بەخۆی هەڵبژێرێت و تیاشیا سەرکەوتوو بێت؟ بەڵێ دەست خۆش بێ، پرسیارەکە زۆر لەجێ بەڕاستی. ئێمە تەماشاکەین خوای گەورە ئینسانی وا دروست کردووە، زۆری کەسایەتی ئینسانەکان دابش بۆ بەسەر چەند لاینێکە، بەڵام گرنگترینیان ئەوە مرۆڤ ئینسانمان هەیە کەوا زۆری کەسایەتی کراوەیە و ئینسانیشمان هەیە زۆری کەسایەتی پارێزگارە. ئەو کەسانی کە پارێزگارن لە بۆ ئیشە وردەکان، دەقیقەکان، ژمێریاریەکان، لە بۆ ئیشانێک کە وردن کە پێویستیان بە وردبینی باش هەیە، پێویستیان بە قوڵبوونەوە هەیە، ئەوە بە کورتی کە باسەکەم چکۆش بابەتی تری هەڵەگرێ، بەڵام بە کورتی دەمەوێت باز بکەم بۆ ئەو کەسانێکەوە لە ڕووی کەسایەتی کراوەن، ئەوانە زیاتر لە بۆ عیلاقات، لە بۆ پەیوەندی، لە بۆ ئیدارەکردنی ئەفراد، چکو پێویستی بە کەسی کراوەیە، پێویستی بە کەسێکە کەوا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەهێز بێت، لە ڕووی سۆزداریەوە بەهێز بێت، لەو ڕوانەوە پێویستی بەو جۆرە کەسایەتیە. بەڵام یەکشت دەمەوێت ئاماژەی پێ بکەم، زۆر جار ئێمە کە دەرفەتی کار ئەڕەخسێت لە کۆمپانیایەک لە شوێنێک، خەڵکێکی زۆر یان ئەوانەی کە تەخەڕوجیان کردووە یان ئەوانەی دایانەوێت بنە خاوەن ئەو پیشەیە لەوێ کار بکەن، سیڤی تەقدیمەکەن. تەمان یەک هەڵە هەیە بەڕاستی من بە هەڵەیدا ئەنێم کەوا تەنیا تۆ بتەوێت سیڤی تەقدیم کەی لە شوێنێک وەکو ڕۆتینی بچی سیڤەکە تەقدیم کەی و چاوەڕێ بکەی جوابت بۆ بگەڕێتەوە، پێم وایە ئەمە هێشتان ماویەتی ئێمە بەوە بگەین کە چۆن بتوانین ئێمە کە سیڤیەک تەقدیمەکەین ئەم سیڤەمان قبول بکەیت. بەر لەوەی تۆ بچی هەر شوێنێک سیڤی تەقدیم بکەیت، پێویست دەکات کەوا تۆ زانیاری تەواو لەسەر ئەم شوێنە پەیدا بکەیت. ئەوە یەک. دوو، کاتێک کە زانیاری لەسەر پەیداکە لەسەر ئەو کۆمپانیایە، لەسەر ئەو کارگەیە، لەسەر ئەو دەستگای کە دەتەوێت کاری تێ بکەیت، بەر لەوەی سیڤیەکە تەقدیم بکەیت. ئەوجا ئەو گرفتانەی کە ئەم شوێنە هەن ئەگەر بێ و نەتوانی گرفتەکانی ئەو شوێنەش بە دەقیق دەستنیشان بکەیت، دەکرێت لە مەجای ئەم ئیشیا گرفتەکان چین بەگشتی، ئەتوانی ئەم گرفتانە لای خۆت تۆمارکەی و بینویسی وەچ عیلاج و چارەسەرەکانیش چین. کاتێک کە تۆ دەچی سیڤەکە تەقدیم بکەیت، ئەو دێ تەنیا چاوەڕێ ئەوە دەکات سیڤەکەت لێوەربگرێ، بەڵام تۆ دەبێت پێی بڵێ من پێویستم بە 5 دقەیە 5 خولەکە کەوا بمەوێت باسێکی کورتی سیڤەکەم بکەم یان کاتم پێ بدە بۆی کەمیش قسەی خۆم بکەم. لەوێوە تۆ گەر توانیت خەلەلەکانی ئەو شوێنە دەستی شام بکەیت، زانیاری لەسەر ئەو شوێنە هەبوو و عیلاجەکانیش پێشکەش کرد، تەمەن دەرفەتی کارت زۆر باشتر دەبێت لەوەی کە وەربگیرێ. بۆیە زۆر جار گرفت لەوەیە بێتاقەت دەبن ئەوانەی کەوا سیڤی تەقدیم دەکەن کەوا وەرناگیرێن. زۆرێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە لەو شوێنێک کە دەمانەوێت کار بکەین زانیاری لەسەر پەیدا بکەین.
ئەوە یەک دوو بەڕاستی ئەوانەی کە دەیانەوێت بە مانای کەریمە بنە خاوەنکاری خۆیان بەر لە هەموو شتێک دەبێت خاڵی بەهێز و لاوەزەکانی خۆیان بزانن دەرفەت و کۆسپەکانیشیان بزانن ئەو کات دەزانی ئایا تۆ لە ئێستاوە ئەتوانی ببیە خاوەنکاری خۆت یان دەتوانی لە شوێنێشتر کار بکەیت چکو بەڕاستی خۆت دەزانی دامەزراندن و تاسیسکردنی هەر کۆمپانیایەک هەر ئیشێک هەر پرۆژەیەک پێویستی بە توانای مادیە پێویستی بە توانای مرۆیە پێویستی بە توانای لۆجستی هەموو ئەو توانانە دەبێت لە بەردەستا بێت گەر تۆ بتەوێت هەنگاو بنێ بەرەو پرۆژەیە کەوا تێدا سەرکەوتوبی ناکرێ ئێمە بەبێ دیراسەکردن هەوڵ دەین ببینە خاوەن پیشە و بزنسی خۆمان دەبێت ئەم هەنگاوانە بنین بەوەی کەوا بتوانین ئەوەی کە ئامانجمانە بەدەستی بهێنین. مامۆستا لوقمان کەواتە هەڵسەنگاندنێکی ورد و دروست بۆ شوێنی ئەو شوێنە جوگرافیایی کەمانوێت کارەکەی تێدا دابمەزرێنین ئەگە وردی بکەینەوە بۆ نمونە ئەگەر تۆ دوکانێکی خواردن دابنەی لای ڕاست و لە لای دەستە چەپ تا نیگایەک بکەی بزانین دیسان هەمان شتی تۆ هەیە یعنی زۆر جار گرفت کە دروست هەبێ بینیومانە هاوڕەیەکمان خزمێکمان کەسێک ئازیزێک پرۆژەیەک بزنسێک دامەزرێنێ دوکانێک بۆ نمونە خواردنگەیەکە کاتەوە دوای ماوەیەکی زۆر کورت دایەخایانێ ئەگەر هەر کەسێکی تریش شارەزاژ نەبێ یانێ لێ بپرسی دەڵێ داخۆزگە تۆزە چاوەڕێی کردایە یعنی پەلەکردن لە دەستکەوتنەوەی نەتیجە و ئەنجام بە شێوازێکی ستاندەر یانە واقعی لە کوردستان هەیە ئێمە لە کاتی دامەزرانی ئیشێک چەندێکمان پێویستە بۆی بزانین هەر بەڕاستی لە قازان جەنیان لە زەرەرای بەڵێ تەوان من نمونێک دێنمەوە بۆی کەوا بزانین ئاەت بۆ ئێمە لە زۆرجار لە پرۆژەکانمان سەرکەوتوو نابین ئێمە ئەگەر بێ و بمانەوێت مارکێتێک لە شوێنێکی شعبی دابنین کەوا ئەم جوگرافیا و شوێنی شعبی و خەڵکەکەی حەز بە زۆرێک لە ستایی لە کات حەزەکە و کەسەی لە مارکێتەکەی کەسێکی زۆر کۆمەڵایەتی بێ کەسەکی جلوبەرگێکی احتیادیش بێ زۆر ئاساییە کورتە کوشلوارێکی احتیادی لەبەرکە بەڵام هەمان ستایل ببە شوێنێکی ڕاقی ببە شوێنێکەوە بۆ نمونە شاری درێمستی شاری خەونەکان بە ستایلێکەوە ئەوەی لە مەنتیقە شعبیەکە تۆ ئیشی لەسەر دەکەی لەوێ بازاڕی ئامانجی تۆ نادۆزرێتەوە بۆیە بەڕاستی بە پێی ستایلی ئەو شوێنە بە پێی جوگرافی و هەڵکەوتەی ئەم شوێنە دەبێت تۆ پرۆژەکەت بخێ سەر پێ تۆ کاتێکە هەر پرۆژەیەک بەر لەوەی دەست پێ بکەیت کە من باسم کرد ئەگەر خاڵی بەهێز و لاوازی خۆت دەستیشان نەکرد و دەرفەت و کۆسپەکان دەستیشان نەکرد وەکو ئەوەی جەنابەت باست کرد تووشی ئەگورفتە دەبێ یان خاوەن کارەکە سەرمایە گوزاری لەسەر خۆی نەکرد وە خۆی بەرەو پێش نەبرد تەبەن بەرەو پێشچوونی کار یەکسانە بە بەرەو پێشچوونی خاوەنکار خاوەنکار تا چەند توانیوێتی خۆی بەرەو پێش بار لەو مەجاالەی ئایا بەر لەوەی ئەم پرۆژەیە دابنێ ئایا بیری لەوە نەکردوتەوە شوێنی پرۆژەکە ئایا شوێنەکە گونجاوە ئایا بیری لەوە نەکردوتەوە زۆری ئەو خۆراکە یان ئەو خواردنی کە لەوێ پێشکەش دەکا جیاوازتر بێ لە بەرامبەر منافسەکانی ئایا بیر لەوەی کردوتەوە ئەم سەردەمی سۆشیال میدیایە ئایا ئەو سەکۆیانە چین کەوا ئەو کاری لەسەر کردووە خۆتان نەزانن لە خواردنی ئۆنلاین و ئێستا کە داوا دەکرێت زۆر پەرێساندووە و خەڵک داوا دەکات ئایا ئیشی لەسەرەوە کردووە بۆیە بەڕاستی دەبێت سەکۆیەکانی خۆی بدۆزێتەوە هەڵومەرجی خۆی هەڵسەنجێنێ ئەوجا دەست بە پرۆژەکە بکات ئەگەر نا تووشی حاڵەتێک دەبێت کەوا پێشبینی بۆ نەکردووە و تێدا سەرکەوتوو نابێت. زۆر باشە مامۆستا لوقمان لە ئێستایا شێوازێکی تازەی بازرگانیکردن هەیە و زۆر لە خەڵکیش پەنای بردوتە بەر ئەم شێوازەویش کڕین و فرۆشتنە لە ڕێگەی ئۆنلاینەوە یاخود دروستکردنی بازار و بزنسە لەناو سۆشیال میدیایە بەڕێزەوە و ڕاوێژکارێک لەو بوارەیە تا چەندێک ئەم جۆرە کارت پێ باشە لە ڕێگەی ئۆنلاینەوە بزنس بکرێ و هەروە کڕین و فرۆشتن و گواستنەوەی کاڵا و خزمەت گوزاری بکرێ و تا چەندێک ئامۆژگاری ئەکەی کە خەڵک لەم ڕێگایەوە دەست بکا بە کاری سەر بەخۆی خۆی ببێ بە خاوەنکار. تەبەن لە سەردەمی ئێمە بەڕاستی سۆشیال میدیا ئەتوانین بڵێن بۆتە دەسەڵاتی یەکەم کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر بازار دەڵێ ئەوەی ئەمڕۆ
کار و پیشەکەی نەخاتە نێو سۆشیال میدیا سبەی نابێتەوە خاوەری ئەم کار و پیشەیە. بەڵام ئێمە لێرە گرفتێکمان هەیە. ئێمە دەبێ بزانین ئامانجی سۆشیال میدیای ئێمە چییە؟ ئایا ئەو سەکۆی کە دەمانەوێت یان ئەو ڕێگایی کە دەمانەوێت لە سۆشیال میدیا بەکاری بێنین تا چەند ئەتوانین بازاڕی ئامانجی خۆمان تیا ببێنینەوە. ئەوە یەک دوو ئێمە کە سۆشیال میدیامان گرنگی پێدا، بەڵام لە سۆشیال میدیا ئێمە دەبێت ڕیکلامێکی مستەهدەف و دیاریکراومان هەبێت کەوا ئامانجی کاڵا و بەرهەمەکەی ئێمە یعنی بەدی بێنێت. تەمەەن بۆ زانیاریتان لە هەموو جیهان هیچ کۆمپانیایەک هیچ شەریکەیەک شکستی نەهێناوە لەبەر ئەوەی بەرهەمی نەبووە، بەڵکو هەمویان شکستیان هێناوە لەبەر ئەوەی هونەری بە بازارکردنیان نەبووە، یعنی مارکێتینگیان نەبووە. ئێستا سیر بکە گەر ئێمە بمانێ ڕیکلامێک بکەین، تەبان ئێمە لە ڕیکلامیش دەبێت زۆری ڕیکلام ڕەچاو بکەین. یعنی ئێستا ئێمە کۆمەڵە و شێک سواوە لای ئێمە کە لە ڕیکلامەکەی باسەکرێت باشترین، چاکترین، نایابترین، بێڕکابەرترین ئەو شانە زۆر سواون خەڵک بێزار بووە. ئەی باشە ئەگەر ئێمە ئەو شانە بەکارنێنین ئەی چ بکەین باشە ئەمە پرسیارەکەیە بۆی کەوامە بتوانین ئەم ڕیکلامە شوێنی خۆی بگرێت. بەڕێزان خۆشەویستان بینەرانی بەڕێز، کاتێک کە ئێمە دەمانەوێت کاڵایەک بفرۆشین یان بە بازاڕی بگێنین، مشتری خۆمان پێویستی بەوە نییە تۆ بەس باسی بەهای بۆ بکەیت، پێویستی بەوێت تۆ باسی سوودی ئەو کاڵایە بکەیت. یعنی ئەمن دەڵێم باشترین ئەوە پەیامێک بەو ناگا، بەڵام بڵێم سوودەکەی ئەوێ و ئەوەیە. کاتێک کە باسی سوودەکەم کە ڕێک ئەو قەناعەتی بۆ دروست دەبێت. بۆیە بەڕاستی دەبێت ئەو ڕیکلامی کە دەکرێت بە شێوازێکەوە ئامانجی بازاڕی تۆ بپێچێ، دەبێت ئیش لەسەر مارکێتینگ بکەیت و هەروەها ئیش لەسەر زۆری ڕیکلام بکەیتەوە بتوانێت ئەو ڕیکلامە لە بواری خۆتا ئەو مشتریانی خۆت ڕابکێشێت. ماوەستا لوقمان، یان وەکو ئیزافەیەکی تریش هەر لە پاڵ ئەوەی کە ئێمە چۆن بتوانین بینە خاوەنی کاری خۆمان ڕەنگە هەموو هەرێمی کوردستان ئێمە قسە بۆ ئەم هاوڵاتیانەکەین دەرفەتیەوەیان نەبێت بنە خاوەنی کاری خۆیان، بەڵام لە کاتێکا کە من بوومە خاوەنی کاری خۆم پێویستیشم بە کۆمەڵێک کەسە بێت لە دەورما کار بکەن. خاوەنکاری خۆم تەنها بریتیە لەو بزنسەی کە هەمەیان لە شوێنێک دەرفەتی کارێکی زۆر باشم هەیە ڕەنگە بەڕێوەبردن بێ، سەرپەرشتیاریکردن بێ. ئەمەش ئەگەر بتوانم وەکو خاوەنکارێک یان وەکو کارێکی خۆم دڵسۆزانە لەگەڵی کار بکەم تا چەندێک هۆکارە بۆی سەرکەوتوم بکە یان پلانەکانی داهاتوم بۆ ئاسانتر بکە. بەڵێ تەبەن ئێمە وا ئەزانین ئەگەر بوون بە خاوەنکاری خۆت تەنیا هەر ئەوەیە تۆ کۆمپانیایەکی خۆت بێ شەریکەیەکەوە ئیشی لەسەر بکەیت تایبەت بە خۆت بێ. نا، تۆ ئەگەر هاتوو توانیت شوێن خۆت لە کۆمپانیایەک لە دەستگای بکەوە کەوا کاری تێ بکەیت، تۆ بوویە خاوەنکاری خۆت، ئەم کاری خۆتە کە بەڕێوەی دەبەی. بەڵام تۆ ئێمە ئیش لەسەرەوە بکەین چۆن بتوانین لەم شوێنێکە کاری تێ ئەەکەین ئێمە بمینێینەوە وەک گرفتی ئەومان نەبێتەوە لە شوێنمە خەڵکی تر دابنێن. ئەوش چەند هۆکارێک هەیە کە زۆر جار گرفتی هەرە گەورەی ئەو کۆمپانیانە ئەوەیە کەوا هەم گرفت لە کۆمپانیا هەم لە شخصەکەش چەند گرفتێک هەیە کە ناتوانن خەڵک بەردەوام بکەن لای خۆیان و ئەو کارمەندێک کە لەوێش کار دەکەن ناتوانێت بەردەوام بێ خاوەنکار لای دەدا. تەبەن تۆ ئەگەر لە هەر شوێنە کار بکەیت پێش هەموو شت پێویست بەوەیە خۆت فێر بکەیت لەو مەجارێکە کاری تیاکەی. ڕەنگە کە تۆ وەرگیرای لەسەر ئەساسێکی تەخەسوس وەرگیرای، بەڵام پێویستت بەڕاهێنانە و پێویستت بە نواندنی دڵسۆزیە و پێویستت بە پێشنیاری باشە بۆ ئەم کارێک کە تێیدای و هەروە پێویستت بەوەیە بیر لەوەی بکەیت چۆن لەگەڵ ستاف لەگەڵ تیم کار بکەیت و چۆن پەیوەندیە کۆمەڵایەتەکان بەهێز بکەیت و چۆن بتوانی گرنگی بە کەسایەتی یان ناونیشانی ئەو شەریکەیە بدەیت کە تێیدا کار دەکەیت و چۆن نهێنی ئەم شوێنە بپارێزی. ئەمانە هەموو خاڵی بەهێزن بۆی شەنسی مانەوەت پێدەدا لەوەی کەوا تۆ لە شوێنێک کار بکەی و ببیە خاوەن موچێشی بەردەوام و زانیاری تەواویش پەیدا بکەیت لەسەر ئەو شوێنەی کە کاری تیاکەی. ئەمە ئەزمونێکی باشە بۆ داهاتوو کە تۆ توانیت ئەزمونێک پەیدا بکەیت لەو مەجالە.
ئاسانتر ئەتوانی پرۆژەی خۆت بخێ سەر پێ و کاتێکی زۆرشت بۆ دەگەڕێتەوە لەوەی کە سەرمایە گوزاری لەسەر خۆت بکەیت چونکە بە ئەزمون لە نێو کارەکەی بووی ئەتوانی هەنگاو بنەی بۆیکەوە کارەکە لە نوێوە دابمەزرێنی. ساڵقمان کەواتەبا لە کۆتاییە بچینە سەرەوەی کە کاتێک کەسێک دەبێتە خاوەنکارێک یا خاوەنی پیشەیەک و بزنسێک بە خۆی دامەزرێنێ بۆیە ئەزمونە سەرکەوتوو بێ و بێتە خاوەنکارێکی سەرکەوتووە پیشەکەی بەردەوامی پێبات و بیپارێزێ پێویستە چی بکە؟ مەبەستت ئەوەیە کە یەکێک بێتە خاوەن کاری خۆی یان لە شوێنێک کار بکە ئەفۆن نەنا کەسێک کە مەسەلەن بێت خاوەنکاری خۆی ئێستا گەنجێکە بێ لە پرۆژەیەکی دامەزراندبێ یا خۆدۆکۆ ئەمسا شوان ئاماژەی پێکردبێ پێکرد خواردنگەیەکی کردبێتەوە لە شوێنێکا بۆ ئەوەی کە ئەم کاری سەرکەوتوو بێ و بمێنێتەوە بەردەوام بێ بە ئیفلاسکردن یاخود بەداخستنی دوکانەکەی کۆتایی پێنەیە پێویستە ئەم کەسە چی بکە؟ بەڵێ لە سەرەتا بەڕاستی گرینگە کە ئەو کەسە بەر لەوەی پرۆژەکە بکات وەکو باسم کرد هەڵسەنگانی تەواو بۆ بکات ئەوە یەک دوو ئێمە سێ زۆر کارمەندمان هەیە کارمەندی زیومان هەیە کارمەندی ئاڵتونیمان هەیە کارمەندی ئەڵماسیمان هەیە کارمەندی زیوی ئەو کارمەندەیە کە کارەکە بە شێوازێکی باش جێبەجێ ناکا و بوێری بڕیاردانی نییە و کارمەندی ئاڵتونی ئەو کارمەندەیەکەوە کارەکە بە شێوازێکی باش جێبەجێ ئەکات بەڵام بوێری بڕیاردانی نییە بەڵام کارمەندی ئەڵماسی ئەو کارمەندەیە کە هەم کارەکە بە شێوازی ڕێکوپێک جێبەجێ کات و هەم بوێری بڕیاردانیشی هەیە کەواتە بەر لە هەموو شتێک دەبێت ئیش لەسەر توانای مرۆیی بکات بۆی کەوا ئەو کارێک کە بەو ستافەی دەستپێرێت کارمەندەکانی لە ئاستی کارمەندی ئەڵماسی بن بۆیە گرفتی نەبێت لە پێسپاردنی کارەکەی ئەوە یەک دوو دەبێت بەردەوام لە ئەبدێتکردنەوە و زانیاری خودی خۆی و کارمەندەکانی دابێت بەردەوام پرۆسەی فێربوون و زانیاری و ڕاهێنان پرۆسەیەکی بەردەوامە دەبێ هەوڵ بدا بۆ خۆی بەشداری ئەو خولانە بکە کە بەرەو پێشی دەبات یان ئەو کتێبە یان ئەو مەقالان بخوێنێتەوە لە بواری ئیشی خۆی. سێ ئیش لەسەر مارکێتینگ بکات مارکێتینگ ئەوەیە چۆن بتانی لە بواری ئیشی خۆتا چۆن سەرنجی ئەو مشتریانت ڕاکێشی چۆن ڕفتاریان لەگەڵ بکەیت چۆن خەدەماتیان پێشکەشکەی وە جیاوازی خەدەمات و خزمەتگوزاریەکانی تۆ خەڵک بەعام ئەو شوێنانە ئەو چێشخانانە ئەو شوێنانی کە کاری تێدەکرێت گرفتەکانیان چێت تۆ لێرە دەبێت بێ وەڵامەکەت حازر بێ و عیلاجەکەت حازر بێت جێبەجێ بکەی بۆی کەوە ئەم هەڵانە دووبارە نەکەوە و یەکشت زۆر گرینگە تۆ دەبێت کارمەندەکانت فێرکەی تێر بکەی ڕێزیان لێ بگری بۆی کەوە بتوانن ئیشەکەت بە باشترین شێوە بۆ جێبەجێ بکەی لە بیرشمان نەچێت ئەو کار و پیشەیە ئەمڕۆ نەخەیە سۆشیال میدیا سبەی تۆ خاوەنینی بۆیە گرینگە ئیشێش تەواو لەسەر سۆشیال میدیا بکات ئەو کاتێک کە تۆ لە ماڵە نووسوی و خەوتووی سۆشیال میدیا کارت بۆ بکات تۆ دەبێ ئاگاداربی منافسەکانی خۆت بناسی بۆی هەنگاوەکان بە بەرچاوڕوونی بنێ و ئاسۆی ئامانجەکە دڕوونتر ببینی. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لوقمان هەریری ڕاهێنەری نێودەوڵەتی و ڕاوێژکاری بزنس لەم تەوەرەیە لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و ڕێنمایەکانت.